بستوندا كيفلا دناني حتى هو كدن عدري نوعت حسابه پیشمرگه کشتی نوعت حسابه اگر اف شاخه به زمان بانه دا شهدهی بودن چند جارا بریندار بوید بلوكا چای کشتی بلوكا کیش که گوره باب من کیش که لاشوی کیش که هستیه توی ڕۆژی 25 هەشتی 1970 قۆناغی هەشتەمی ئەنفال لە ناوچەی بادینان دەستی پێکرد کە دووهەمین قۆناغی پرۆسی ئەنفال بوو. ژمارەیەک پێشمەرگە کە بڕوایان وا بوو دەتوانن ڕووبەڕووی سوپای بەعز ببنەوە لە ناوچەکەدا مانەوە، بەڵام ئەو لەشکرەی دواتر بینیان لەوە بەهێزتر و زۆرتر بوون کە شەڕیان لەگەڵ بکرێ. تحسين كماكي بو بيشمرقي سعدي أوسي بو سليم عيسى بو يكو هفالت بي اسماعيل حجي محبو مجموعة كفان بيشمرقي تفيري دا هنجي حميد إبراهيم بو أوجي معاون منظمة كي بو القضاء دهوكي صورة خاصة حيدو القلب أبدا نبس القلب البيشيه بو يعني اگر اف شاخه بزمان بانه اف شاخه لپشت ما حتی بگهیه گلیه بسره دا شهدهی بودن چند جارا بریندار بویه چند جارا او ربایه سپاندینه چند جارا دجمن شکاندیه هندی بیجن بو حیدری کیمه راستی باور بکه وقتی من اف دا خازجه کری کو او جیبتن عیال خوبین تا سنورین قلتي برا قلتي حكمت نممكنة بشد جهيتها في موقعكم هم تدا نافي بيدر كدول نل ناف عشيرتها ما بتنها بلكي حدود وان بادينا همية ميرا كي باش بو كردا كي مخلص بو ششر نبو البيشي نبو يعني نموذجي بشمرقاتي بو حەیدەر عەبدوڵڵا حەمۆ کە هێشتا لەسەر زمانی خەڵک پاڵەوانێکی خۆنەویست و ئەبیندار بە کوردستانە یەکێک بوو لەو پێشمەرگانەی دوای چەند ڕۆژێک مانەوە لە کەژ و کێوەکان نەتوانیان ناوچەکە جێبهێڵن و نەخۆشیان ڕادەست کردەوە هەر بۆیە گەمارۆ دران و دواتر گواسترانەوە بۆ قەڵای نزارچێ مدرێت ئەوێ بۆ تۆریخی ئەس بێژم الوی دمیجی شانت هندک شانت نوستی دجمنی هبود. دما انفال کو دست بکری یعنی خلق برف سنور را چون شانت نوستی دجمنی هشیار بود. ایدی گود بلاف کردن. نچن دجمنیت ریدا، نچن دی هوا کشن، نچن هی خلاص نابن، نچن سنورد گرتینه. اف گود کجی تأثیرات ویدمی تأثیرات سرخلقی هبود. گرتنا هم یا وکی ایک نبو. اوید دست پیک وان شش روزت پیش عفیا یا صدامی هاتینه گرتن او بارا بترجه هات نه اعدام کنو گلک کشنا جماعی وکی کریمه و جهدی هاتا کرد وان شش روزادا او ایک شوان بوید کت وان شش روزادا هات یا گرتن اینا با قلعان زار کن. یک شوان کو برای من بو آزاد گرماوی خال من مهدی گرماوی حمید برای شهید حیدری ابا مان الدغری و زاروی واد گل مدابون نشان در بازمن جبر کو هاد بونه گند بربار دویان تقاکی بکن دجمنی مجیل بکن جبر هنده او مان الدوری بودم که من خستاره کردن برای ناسیارا و هوادان هندک نانی بدنی خارنی بدنی باجری دوی که بو ببن الدوری و وی قناغه هدی خدار باز کردن بو ترکیه جی نهلان بهند ناف مدا کس نزانیده چی گتن بعضیان چون به ترکیه بعضیان چون به ایران
بعضیان مانه شاخه در هندف آمیدی الواسره حتی عفو در شوی اوی پیشی عفوی کتی دست حکمت تصفیه کن الكريمي والجالك جيا تصفية كره بيت نزار كي بيت كريمي الجيشي كشتن همي زاخو بوكاني مازي جاداكا گشتيه جاداكا دجمنيه وربيعه ودبابه وانو لشكري وان ريكو يدابو تبيا بشف شو بويا يعني روش تو نشه دار باز بي چونكي جاداكا گشتي بو لشكر تركي دابو دجم تركي دابو جبر هندي الويري اللي ريكا كاني ماسيا گرتي وديسا اف گود كي دجمني تاثيرات سر خلقي هاتا كرن گندم اگر ماوا وعشيرت آمد دوسيا باور که دو حیدو تدانین هر او حیدو بو میرانی خو یکمین بو خو به کس نده ها بجناوی ای هنده بو بس میرانیایی بدر سر رمای صد میر نویسی بو های اصابو بس مخابني فاكو القلعان زاركي دا مودز يعني دارو دستت حكمتها بعسياية في سردمي افت كورت انا كرت باجيري معلومات السر حيدري دانا جهة الدجمن والورج برهدج كو حيدر انسانه که معروف بود وقت خدا قەڵای نزارچێ لە دهۆک تەنانەت ئاسەوارەکانیش بێبەزەیی دەردەکەون بە پێی چیرۆکی قوربانیەکان نوگرە سەلمانێکی ئامادەکراوە و نزیک بووە بۆ ئەوانەی ناویان لە لیستی ئەنفالدا هەبوو تاوەکو لێرەوە بگوازرێنەوە بۆ بیابان هەمی دیتن من هەدیتن هەمی دیتن هەکە قوتای هەکە کوشتی هەکو برین هەمی کە نەت ئۆدەکی بەلێرە هە هەمی لە قوتە نەوێرە هە ئۆ کە نەت وێرێ بە ئەوە کە نەت وێ مەزەلێ بە برستی و تهێنی برستی و تهێنی یە شوان ئەو برن ئەو چۆن یە اسمە ئەو هەمی کوشتن ئەم ژنە شاهد حاڵی چەندی منێکی ترسناکە پیاوەکانی بەعەس هێندە نێوبانگ و ئازایەتی حەیدەر و هاوڕێکانی تووڕی کردبوون بەرگەی چاوەڕوانیان نەگرتووە و هەر لێرە بە بلۆک پێشمەرگەکانیان کوشتووە نایەتە حەسابێ پێشمەرگەیە کوشتی نایەتە حەسابێ هەندی پێشمەرگە قوڵپۆن دەربێرێ بە و هەمی دۆنە بەرحتکە و برن مەزەل سیشەکەنێ سیشەسکان دەێت پێخواست کارکردە ناو سیشە چەوە وقتت اینا پێشمەرگە لێرە هەرۆ قسمێت اینا ئەو قسمێت اینا لێرە بتعزی بستۆندا و کێڤەلات دەنانێ حتى هۆ کەدەن عەدری پشتینگێت برن سینگی قاعی سینگی هەبی حتى بەرێز پێدێ تقریبا سەعەت 3-4 پێدێت دەیناندنێ دەنگێوان هات گوێمە قاعە بین درێژکی ئێستا پشتێ وش پێدێ بەری تاو بدەت شەوێت برن هەرۆ قسمێک بە هەرۆ قسمە حتى هۆ لازمەت کەس نەما ئەوە هەندێک بچاوێ خۆ دیتین یەت نێروەی ئەوە دیتی گوتی مە بچاوێ خۆ دیتی وەختە بلوکات دانای چکی بابەمە وەکیت بێژن معروف بوو بۆ زەرب هەندێ بەعسیادا بوون اش بەر هەندێ ینی ئەو بۆ شەهید حەیدەر بوو ئەو رحمەتی فەخری بۆ برای شەهید محەممەد ساڵحی ئەوە هەمی ئەو بوون ئەوێت بەتەڵ ینی ئەوێت زەرب بەعسیادان معروف بوون لەوە ئەوەش نافعینەوەی نەدەرێ هەکە گەلە پێشمەرگەی دیا بوو بەس ئەوەش خڕە مهمتر بوون بۆ بەعسیا ئەوە بی شکلی بکوژن بی شێوەی بکوژن یعنی هەندی دلێ بەعسیا سۆت بووە پێشمەرگەی
تفنگه توان جیبه کردن و رویش اینا ندویره و هر کت تا دو اینا نبل باید چه دوین چه بین هین چه بین هین عایده که بین هین گل که بین آبجا دیناه خود هند ادب ما نزدیک استی میرو با من بلوکا کشتم بلوکا کره مطال میلیونه مریبی چت کره من آگه چه نبی همین کشتن بس إيك عربي الويري بي نوفيد قلت أبو سالم عربي ويد قلت كرد على كيفكم ما جهينا يهودينا من الدينني يا عرب قلت ها وكرد الدينوي كرد منطقي أبيت استباراته مقبرة تقريبا اوجي نيفا فيريا بتر مقبرة جماعية الدكتاتورية الصدامي افيت كشتن افيت برزت كن طافتنا دويري جماعي طافتنا دويري تقريبا بازنا 20 25 بينجينا از بالضبط التحديد هم نظري بس حاليا وكي اثبت حسيم يلدف قرمي بفتر بس الفيري تشك قرنا موينه پارێزگە هاتدهوکێ چەند گۆڕێکت کۆمەڵ هەبینە سێ شووە یەت معلوم بینە دوو شووە یە تاتینە هەڵدان ئێک شووە ڕێوشێنێت یاسایی ڕێوڕسمێت بۆ هاتی نەکردن و یە چووینە ناوچێت خۆ و یە تەسلیمی کەس و کارێت وا بینەوە ئێک شووە گۆڕاک و چواردە ڕوفاتن حەتان و کەیەت ماین گۆڕستانی شاخچێ هەندێک کەس لەوانەی ڕوو لەم گۆڕستانە دەکەن ساڵانێکی زۆرە نزا و فرمێسکی زۆر لە دڵیاندا کۆبووتەوە بەڵام نازانن بۆ لای کام گۆڕی ببن چونکە ئەوانە نەوەی پیاوە گۆڕوونەکانن ئەوان کەسێن گەر ڕژێما بەعەش شۆل کرد چل بەلەدیە بوون یان چل الوان جهەدا بوون کول گەلوانە دارم نەقلکردن بۆ گۆڕستانە شاخکێ مەگەلێک حس کرد هنده ناف گهش نگوهید ما که هم چین و ببینیم بو ما بحث کم درستی کانه چکاو دان دا بابم شهید بویه مثلا کیره هاتیه و شارتن بله با چش درست بیتن یا همیا انکار کرد ند ویا وان پزانین آب دنمه و حتی نو کجی امد بردوامین که بزانین اب چش شوه و چکاو دان شهید بویه و کیش جهیلا شوی هاتیه و شارتن و گل کیش حوالوی تانو که اب برسه ما پیدا نکریه عندك زانياري موال جبتي كويت يت بابم بو اك شهيد حيدر بو برای سيد فهيم بو اك فخري بو ابي برای دو شهيد بو يعني أبيت معروف مزانين أبيت بلوكا شهيد كرين قلعان نزار كي وقال لك سكة كي تجي براسي مناوبت وانا زاني حكي الشهيد بو حكومة العراق أمنيت برن قبر الجماعي بتقولن سيرنت إذا دفنت كرن كسر نزاني جيب دزيبو يعني أو من ضالتي والنزاني كي بابيون بر كي فاش منظمات هات إنساني إن ندير برن دا تحليل كان وبزر بابا 10 سال لأربيل تازه مزاني جنازة اللي للطب العدلي أنا نزاني كسر نزاني هێشتا چەند گۆڕێکی بە کۆمەڵی ئەنفالکراوان لێرەماون ساڵی 2009 یەکێک لەو گۆڕە بە کۆمەڵانە لەلایەن تیمێکی پسپۆڕەوە هەڵدرانەوە و ئێسک و پرووسکی 14 پێشمەرگەی تێدا بوون ظروفاتت کو هاتینا دیتن و نوکل طب عدلینا ام پیشبینیت کن که او پیشمرگه بن مفرزه که پیشمرگهی بیتن بلام ریکا خو خلات کر بیتن و حکمت وقتی گرتی یه رمی کرین و یه الجهه کی وشارتی کاملا پیشمرگی پارتی جیراون او کاملا پیشمرگی 14 پیشمرگه بون
هێناوێنن لە شاخکێ لە شەهیدیان کردن و لە گۆڕێکی بە کۆمەڵایە ئەو کەسانەی کە شاهیدەکان ئێستا ماون کە بە ئێمەیان وت لەوێ بە تاکی چواردە پێشمەرگەمان دەرهێنایەوە ئێمە نازانین بەپێی شاهیدەکان بەپێی قسەی شاهید حاڵەکان دەڵێن ئەوانە پێشمەرگە بوون لە کاتی ئیشکردنمانە ئەو دۆکمنتانەی کە لە بەریانە بوون پێیان بوون جلوبەرگ و سەعات و تەزبیح و قەڵەمجاف و شکڵ و شێوەی جلەکانی بەریان ئەو شاهیدانە ناسیان نەوەکە ئەو پێشمەرگانن. یەکێکە لەو ڕووفاتانەی کە لە گۆڕەکانی شاخکەیە ئەو چواردە کەسێ لێ لە هەر گیراوە بینی دانچۆناڵی گیرێ ئەمە یەکێکە لەوانە ئەوە مەقبەرەی شاخکێ ئەبێ بنووسێ لەیبەڵ بکرێ لێرە ژمارەی بدرێتی ئەوە عێراق دوهۆکە هەڵی گیری لێرە و پارچەیەکیش لە ئێسکەکە حازر کراوە بۆ ئەوی کە بتوانین کاری دیێنەی لەسەرکردی ئێمە تەنها چەوەستاوین لەسەرەوەی خوێنمان بۆ بێنن کە سوکاریان بن خوێنمان بنێ ئەو کە سوکارانش بە ئێمە نابێ کۆیان پێینەوە ئەبێ لە ڕێی حکوومەتەوە کۆ بکرێتەوە کە سوکارێت وە معلوم نەبوون و زیاترش کەسێکیش خێزانی بهێتن بشکنی نەبوو سمپلا خوێنی بێتەکردن مە سمپلا هێزکەوە و مە سمپلا ڕوفاتەوە وەرگرتی ئەم دێ دیف ڕێوشێنێت یاسایی و دیف یاسایە گۆڕێت کومەڵ دێوە تەسلیمی ئاخێکەین لە ئێکش گۆرستانە یاخود ئێکش مەقبەرە سنووری پارێزگەها دهوکێ وكي خرايتين روفاتات ديارني شيدا بوتشيت ما ديارنين وأبا جهاز DNA موجودة أبا بلغنامة جلوبرگ درسن أبا همي أم حسكين أوسيس ده شهيدات أبيت الهفليري أبيت طب العدلي سريب 12 صالة الويري أم حسكين حكمة هاري كار بتو شكي لفلفينا كي بو ما بكي دا أم جوا كي همي عائلة شهيدة بشين أم رسمة كي بو بكين أم تشينا سر قبريتوار وفاتيتوار بيشان بیرام خوشی دیتن دو ماهی جار وقتی من باب خودیتی بیرامل جلو برگتویت دیتن دیگامن گره جا بحث کری که اگر مردید بان اکید اجی دانیاسم بس و دیاره نماینه پوی حجمی که همشین بنیاسین یانجیم پوی شوی باش هم بوم دیار نکریه که ببینین ولی وکو دیار نکه گلک تشین اوان فحص متطور پیدا بوینه که حکومت هرمت شیتن رک خراوان که اوان فحصال سروان لاشا بکتن که تأکید بزانیتن که هر کسک هستید خودان مالباتاوی کیش کن که پیدا کن دا که بگوره که تایبت بیته و شارتن بو هر شهیده کی شاهد حالکان نوع علمی ایمه لفورنسیک انثروپولوژی نوع علمی ایمه شاهد حال زور دوره بینه قسەی شاید حال زۆر دەورە بینێ ئێمە لەسەر ئیسینادەن بۆ قسەی شاید حاڵەکان ئەو گۆڕەمان هەڵایەوە و تا ئێستا گۆڕەکە کە چواردە پێشمەرگەی هەر چواردە پێشمەرگە کە لای ئێمە لە یەکێک لە سەلاجەکانە پارێزراوە تەنها لەسەر ئەوە وەستاوە چەند ساڵە کە خوێن کۆ بکرێتەوە لە کەسوکارەکانیان بێن دیێنیان بۆ بکەین ئێمە چاوەڕوانین و ئەوانیش چاوەڕوانن ئەمە کوڕی یەکێک لەو پێشمەرگیانەیە و دەڵێ کاژێرەکەی دەستی باوشی لە نێو کەلوپەلەکاندا ناسیوەتەوە جلو بەرگێتۆشی ڕقەمل سەر مە بەرە خدایە ئەوە سعاتێ مە نیاسین هەندێک مە شیتکە نیاسی مەش قەمیسی نیاسی مەسەلەن قەمیسە سپیە قیچێت سۆر لێ بوون وەکیت بێژن خاکێتەوە ئەو ینی ئەو لبس ئەو بۆ ئەوێ ئیواند یەکی شوۆی بابێ من ئەو بۆ ئەو ئەمە گەلێکەوە محاولە کردن ئێوە شەیدا بخۆ بزبرێنین يعني قلت ما حتى جهاز DNA تين أبي هستيكا فحستكن أس خود قال دابم أم بري أم فالشبن أتقال دابم قال جرا قلت يا ما أفتب دس ريفادم نفيشكم وكيد بيجن ما أو جلو برك تنهبون أو ساعات تنهبون هم عائلة ما هم همي شوي نوير نياسين قلت أبا يتمنى قلت أبا يتفقا فيش موجود أو جهاز DNA شيء ما قلت بابا فحص كما كا هو تشتكي رسمي بفيتن أم مستعدين مثلا هستيكت ما خوينا ما كادت شوف حسكن بلا كاب مطابق كن قالوا شهيدت موت خوێنمان لە دووسێ کەس وەرگتەوە دووسێ کەسی عیلەکە
ئەوە نەتیجە نایە بەدەستەوە. ئێمە لەگەڵ وەزارەی شەهیدان هەموو کاتێک و هەموو ساڵی 4 جار 5 جار ئێمە داوایان لەکەین کە ئەمە ینی ئێمە ئێستا زۆرمان پێ خۆشە ئەو ڕفاتی پێشمەرگانە چۆن ئەوانی سپیندارە گوندی سپیندارە بە بشایستە برانەوە شوێنی خۆیان گوندی سۆریایە کە ئیشمان لێ کرد و تەسلیمی کەس و کاریانمان کردەوە زۆرمان پێ خۆشە کە ئەوانیش وەکو بەو شکل و شێوەیە بگەڕێتەوە بۆ کەس و کاریان. بەڵام خەلەلەکە لەوەیە یا کەس و کاریان بێن یا لە ڕێگەی حکوومەتەوە ئەبێ کەس و کاریان بۆ من بێن. من ناتوانم بانگەوازکەم بڵێ فەرمون وەرن بۆ ئێرە خوێنتان لێ وەربگرن. ئەوە ئیشی ئێمە نییە. ئیشی ئێمە بەس ئیشکردنە لەسەر ئەوەی کە بە عیلمی بوون بە زانستی ناساندنی ئەو کەیسە بتوانین لە ڕێی دیێنەیەوە لە ڕێی دیێنەیەوە بتوانین کەس و کارەکانیان بناسینەوە. ڕێوڕسمە ناشتنەوە سەروی ئەساسی بۆ کۆ پشکنینە ئەلمیە 100% بهتە دەرێخستن نامە احتیمادی تەنها سەر کەرستە و کەل و پەلا بکەین ژبەر هەندێ من و کە بڕیارە دایک و پەلە لێ بهتەکردن و ئەو چیت کەڵ طب عدلی نەمینینەوە ڕێوشێنێت یاسایی دیف یاسایە بهنە وەرگرتن و بڕیار بهتە دانک و ئەو ئاخی بهنە تەسلیم کرد. کۆریسا ئەدوێرێدا وحتى الدبارة بهذينا وقت حكمتها ما وقت ده صلاة وقت بارتي سياسي خلفه دباري نكري خدا جدا بويش همي دباري طبعا بنجه الشورش وسرهلدانا هر في دباري بويش اصل فيجا الفيري انا زانم افنيهنيت كبيتا لا حكمتي افنيهنيا كبوشي خلفه دباري نكري خدا چاوەڕوانی ئەنجامی پشکنینی DNA بووەتە ئازارێکی تاقەتبەری دیکە بۆ کەسوکاری پێشمەرگەکان چونکە ئەوە تەنیا ڕێگایە دڵنیایان بکاتەوە کە ئاخۆ ئەو پاڵەوانانەی ململانەی سوپای ئەنفالیان دەکرد ئەو ئێسک و پرووسکانن کە هێشتا لەسەر ڕەفەکانی پزیشکی دادی هەولێردانراون یان هەر بە بێناونیشان دەمێننەوە. کوردستان شەهیدی زۆرە بەڵام دوای 30 ساڵ هەواڵی خۆش بۆ بریندار و ئەیوب ئەوەیە پێیان بڵێ ئەوە گۆڕی باوکتانە.